لەم راپۆرتەدا بینەری چیرۆکی ژیانی قاسم سلێمانی بن. قاسم سلێمانی فەرماندەی دیاری ناوسپای پاسدارانی ئێران لە دەی ئازاری ساڵی 1957 لە گوندی قەنات مەلیکی سەربە شارۆچکەی ڕابۆری پارێزگای کرمان لە بنەماڵەیەکی هەژار لەدایک بووە. هەر لە تەمەنی گەنجیدا چۆتە شاری کرمان و لەوێ کاری کردووە لەناو خێزانێکی هەژاردا گەورە بووە و باوکی جوتیار بووە. دایکی لە ساڵی 2013 و باوکیشی لە ساڵی 2017 کۆچی دواییان کردووە. برایەکی بەڕێوەبەری گشتی زیندانی تاران بووە. لە ساڵی 1975 وەک بەڵێندەری دامەزراوی ئاوی کرمان کاری کردووە. لە دوای کاریش بە یاری لە ژوانی و هەڵگرتنی قورسایی خۆی سەرقاڵ کردووە. بەر لە شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1970 لە ڕێی مەلایەکەوە بەناوی ڕەزا کامیاب تێکەڵ بە ڕێخستنی ئیسلامی دژ بە شا دەبێت. نەوەرە قەشنگ از این قسمت دەریچە سلێمانی لە سەرەتای دامەزراندنی سوپای پاسدارانەوە پەیوەندی بە سوپاوە دەکات و پاش 45 ڕۆژ لە ڕاهێنانی سەربازی کراوەتە فەرماندەی لیوای چلوویەکی سەرۆڵای کرمان. کاتێک لە ساڵی 1970 شەڕی 8 ساڵی نێوان عێراق و ئێران دەستی پێکرد، سلێمانی وەک فەرماندەیەک لە سوپا ڕۆڵی بینیوە و چەندین جار بریندار بووە، بەتایبەت لە جەنگی ئۆپەراسیۆنی تاریق القودس کە لە بینی وڵاتی ئێران و عێراق ڕوویدا. قاسم سلێمانی بە سەختی بریندار دەبێت، هەر بەم هۆیەشەوە نازناوی شەهیدی زیندوی لێ دەنرێت. سلێمانی لە چاوپێکەوتنێکیدا ئۆپەراسیۆنی عەمەلیاتی فەتحی موبین با سەرکردایەتی عەلیسیا شیرازی لە ساڵی 1982 بە گرنگترین ئۆپەراسیۆنی ژیانی ناو دەبات کە بەشداری تێدا کردبێت. سلێمانی لە کاتی جەنگی عێراق ئێراندا بۆ زیانگەیاندنی زیاتر با سەدام حوسێن هەوڵی پتەوکردنی پەیوەندی لە نێوان بەشێک لە حزبەکانی باشووری کوردستان و ڕێکخراوی بەدر با سەرکردایەتی هادی عامری داوە، چونکە حزبە کوردیەکان و ڕەوتی بەدر هەردووکیان دژ بە سەدام حوسێن لە شۆڕشدا بوون. بەهۆی چاونەترسی لە جەنگ و شارەزایی لە پلانە سەربازەکان سەرەڕای ئەوەی کە تا پۆلی پێنجی سەرەتایی خوێندووە، بەڵام پلەکەی بەرز کراوەتەوە و وەک یەکێک لە فەرماندا سەربازیە باڵاکان لە ناو سوپای ئێراندا لەسەر سنوور ئەرکی پێدراوە. گەرچی لە کاتی شەڕی 8 ساڵی عێراق ئێراندا ناوێکی دیاری سوپانە بووە، بەڵام ڕاگەیاندنەکانی ئێران وەک پاڵەوانی ئەو جەنگە ناوی دەبن. قاسم سلێمانی لە ئۆپەراسیۆنەکانی فاوی 1، فاوی 2، کەربەلای 4، کەربەلای 5، نەسری 5، بەیتولمەقدیسی 4 و شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی هەڵەبجا لەگەڵ چەند حیزبێکی باشووری کوردستان لە مانگی ئازاری ساڵی 1970 کە دواتر کیمیایی بارانی شارەکەی لێکەوتەوە بەشداری کردووە. لە کاتی جەنگ داوتاری بۆ سەربازەکانی داوە و ورەیانی بەرز کردوێتەوە، ئەمەش ڕۆڵی لا بەرزکردنەوە و بەناوبانگبوونیدا هەبووە. بەهۆی بوونی کێشا لە نێوان سلێمانی و محسین ڕەزا فەرماندەی گشتی و کاتی سوپای پاسداران، سلێمانی لە پاش کۆتایی هاتنی جەنگی ئێران و عێراق لە ساڵی 1970 پلەکەی بەرز ناکرێتەوە و لیوای چلوویەکی سەرۆڵای کرمان کە سلێمانی فەرماندەی بووە و لە چەکدارەکانی کرمان پێکهاتووە دەچنەوە شارەکەی خۆیان و لەگەڵ قاچاقچی و بازرگانەکانی مادە هۆشبەرەکان دەکەوێتە ڕوبەڕووبوونەوە کە لە سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە دەچوونە کرمان. سلێمانی تا ساتی دیاریکردنی وەک فەرماندەی سوپای پاسداران ئەم ئەرکەی لە ئەستۆ دەبێت. لە ساڵی 1997 دا و پاش لاچوونی هاشمی ڕەفسەنجانی لە سەرۆکۆماری ئێران و محسینی ڕەزایی لە فەرماندەی سوپای پاسداران، عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران پلەی قاسم سلێمانی بۆ پلەی لیوا بەرز دەکاتەوە و بە فەرمانێکی تایبەت دەیکات بە فەرماندەی هێزی قودسی سوپای پاسدارانی ئێران و تا ساتی کوژرانی لەو پۆستەدا دەمێنێتەوە. سوپای قودس لە سەرەتادا نووسینگەیەک بووە بە ناوی نووسینگەی بزوتنەوە ڕزگاری خوازەکان، بەڵام دواتر خامنەی ناوەکەی بۆ سوپای قودس گۆڕی. ئەرکی سوپای قودس کارکردنە بۆ بەرژەوەندەکانی ئێران لە وڵاتانی دەرەوە و هاوکاریکردن و دامەزراندنی گروپی چەکداری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تموم شد الحمدلله. نه هنوز شروعشه. لە ساڵی 2003 سلێمانی وەک نوێنەری عەلی خامنەی سەرپەرشتی سیاسەتی فراوانکردنی هەژمۆنی ئێرانی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کردووە. ڕۆڵی ئەو لە سووریا و لوبنان و یەمەن و عێراقدا بە شێوەیەکی فراوانی ڕەنگی دابوویەوە. لە زۆرینەی هەنگاوە سیاسەکانی ئەو وڵاتانەدا ڕۆڵی هەبووە. لیوا قاسم سلێمانی چەندین جار پلان بۆ تیرۆرکردن و دەستگیرکردنی دانراوە، بەڵام هەموو هەوڵەکان شکستیان هێنا تا ئەو کاتی لە کاتژمێرێکی بەرەبەیانی 3 کانونی دووەمی ساڵی 2020 لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغداو لە پاش هاتنەوەی لە لوبنانەوە بۆ عێراق هاوڕێ لەگەڵ مەهدی موهەندیس جێگری فەرماندەی گشتی حەشدی شەعبی و 10 کەسی دیکە لە شۆفێر و پاسەوانەکانیان من بە ئامانجی موشەکەکانی ئەمریکا و
سەرجەمیان کوژران ڕاستی حەمامین